لە گوندی دێرگەڵەوە سڵاوتان لێبێت گوندێکی سەرنجڕاکێشی جوان سروشتێکی دڕفێن دەکەوێتە نێوان چەندین چیای بەرزی سەوزی جوانەوە. جا گوندی دێرگەڵە 5 کیلۆمەتر لە وەرتێەوە دوورە، وەرتێش خۆی شوێنی گەشتیارانە و پێڵێن باشی گەشتیاران. جا گوندەکانی دەوروبەریشی بە هەماشێوە هەر سەیرانگان و هەر خۆشن. بۆ نمونە ئەم گوندە کە پێڵێن گوندی دێرگەڵە. جا لێرە دەڕێن بە دوای قەزواندا دەگەڕێن، قەزوانە بەهاریەکە، قەزوانە سەوزەتەڕەکە لێ دەکەینەوە. مام شێخە چۆنی؟ بەخێر بەسەر چاوم بەخێراتنی کەنارەکەم کەناری ڕوودەوە. زۆر سوپاس. جانای خۆتە ناوت شێخەیە؟ ناوم شێخەیە بەڵێ. ئەی خۆش هەر پێتەڵێن خەڵکێرە پێتەڵێن مام شێخە. مام شێخە. مام شێخە لەسا گوندی دێرگەڵە چەند ماڵە؟ وڵا تقریبا 110 مار 115 مار شتوابی هەرێ وڵا هەندەیە. پێشتر زۆرتر بوو؟ پێشتر کەم بوو. سا زۆر بووە؟ پێشتر گەلێک کەم بوو. ئەوەندە لێرە بەرەژێری گوند بوو. بەڵێ. ئەوە نەبوو ئەوانەوەشی هاتوونەوە لە ئەنفالە. بەڵێ. هەندێ ناوەدان کردووە. هەنجە چوم ئەوەم هینا مەشڕۆی ئاوێ کە مەشڕۆی ئاوی مینامە 2 مار بوو لێرەنە کە مەشڕۆی ئاوی مینا ئیدی ئێرە ئاوەدان بوو هەموو بۆ گوند گوندەکە تقریبا بەتەنێ. جا خەڵکەکەی زیاتر هەمووی خەڵکی ئێرە بوون پێشتر و دوای ڕاگواستن کراوە یا چۆن دوایی هاتن بۆ ئێرە و گەورەکە گەورە بوو؟ کەس لێرە نەبوو ئەنفال بوو هەموو لە سۆران و لە باشوورمێ و لە ڕانیە و ئێستاش تقریبا بچینە 50 مار لە ڕانیە زیاتر. بەڵێ. سۆران هەرو سۆرانیش هەر دەیت ئێستا بێن و جێنیە خانی لێ بکەن ها شاقیانە کۆری. باشە مام شێخە گوندی دەرگەڵە بە چی بەناوبانگە؟ وەڵا بە ترێ و بە هەنار و بە کردا بە فەلاعاتی بگەن و جۆ و شتی واکەن. بەڵێ. بەس ڕەزم زۆر ڕەزەسا ئەو گۆڕایی هەموو ڕەزە ڕزی نەمانە تری. ڕزی خۆتانە؟ ڕزی خۆینە هەیە ترێ؟ هەموو بەرێ. زیارە ترەکەی خۆشە ئێرە. ترێ شیرینە یان ترشە؟ سەوزەکەی یان ڕەشەکە؟ ڕەش و سەوز هەموونەوە. ئەو گەریەش بڕۆ هەموو جویزە جویز هەتا سەری هەموو جویزی دەرگەرەی. جا لە وەرتێژ نزیکە وەرتێش هەر بە گوێز بەناوبانگە دیارە ئێرەش گوێزەکەی باشە. ئێرە جویزی باش و وەرتێژ باش. منافەسەی هەورامانەکە گوێزەکەی؟ بەخوای زەحمەتە. هەورامانی زەریفترە. خواردوتەی ئێوێش وەنیە؟ بەرێ بەرێ. هێرە بەدەستە شکێ؟ بەخوا هەندێکەش شوێن بەس هەموو ناوەڵە. وەختی خۆ مەسەن جوان نادایە کوێرێک بە ئازابە بەس ئێستا ئەلەن دەبی ئیسرائیلی بی و ئازابی و خارجی بی جوزەکە گەورە بی و ئیسرائیلی جوزەکانی گەورەی و ئازایە بەرێ. ئازایە؟ بەرێ. شەڕ ناکە گوێز. باشە ئازاتی ینی کە تەکوچێ بەردلێ دەڕاست و دەبی ئەوە ناسکە کاکردێ دەربەرێ. بەڵێ بەڵێ. وەڵێ جا دێرگەڵە نازای ناوەکەی لە چیەوە هاتووە بۆچی پێڵەن دێرگەڵە؟ وەڵا دەرگەرە تقریبا یعنی دوو ڕێیتدا گەری لەبەر گەریەکەی ئەلێن دەرگەڵە یعنی گەری ئەوە گەریەکە ئەوە شێکە سا لێرش ئاوابی بەس ئەو هەردوو گەریە بەناون شۆڕش ئەیل عالم هەموو دەو گەری دەهات. بەڵێ بە خۆ دەچی بۆ کوێستانێ؟ وەڵام من ناگەم من تازە وەختی خۆ ئەچوم. وەختی خۆی دەچی چیت دەکرد؟ چ دەکرد؟ ئەچوینە کەنگرا ئەچوینە وەراغن لەوێ بوون ئەچوین سەر لەدان خوێنەدان ئەچوینە سەر کارۆکی لۆ پڕادێ گەنج هەموو ڕۆیشتمێکرا بەس هەوڕ ئەوە نییە هەوڕ عالەمە تەمبەر بووە عالەما جۆرەمەند بووە. بەڵێ ئێجا لەگە قەزوان خواردن چۆنی حەزت لە قەزوانە؟ ئەمن پێ ناکە پێم ناخورێت قەزوان ئەگەنا قەزوان زۆر. بۆ پێت ناخورێ؟ درام نەماینە پیر بووم بەجی. ئەی ناتوانانی دانەی دان؟ بەڵێ وڵات توانم. بۆ دانە؟ بەس هەموو کۆلکم وەرکن وەختی خۆ کە درانێک دێشا ڕوونی ساپم تێکرد هەموو هەروەران ڕوونی ساپی وچی وانەشەیە. چ تێکردبوو دانت؟ ڕوونی ساپم تێکە ڕۆنی سەپ ساپی سیاری ڕوونی ساپی نییە ڕۆبۆ هەریە وەرە ئەگە هێشتا قەت نایشتووە هەریە وەرینی کەواتە کەستی نەکە ڕۆنی سەپ ئەو چیا هەموو قەزوانە ئەو دیوی هەموو قەزوانە منتیقەمە قەزوان زۆرە ئەو لایە هەموو ئەو چیا هەموو قەزوانە ئەین دەستمانەکەوێ قەزوان هەندێک کەسێ لەگەڵ یان بڕۆم گەزمە زۆری وچی ئابکا بڵای وەر شارەزانە.
ئێستا لەگەڵ شادیە خان و کاک عەبدوڵڵا و لەگەڵ شیفا خان هاتوین بۆ قەزوان لێکردنەوە جا شوێنی لێکردنەوەکە زۆر لە گوندەکە دوور نییە بەڵام ئەو ڕۆوەکە کێویانە بە گشتی ئەو خۆڕسکانە حەزیان لە شوێنی سەختە نازانم بۆ هەموو کاتەوە بەرد و ئێستا قەزوان بەخۆی وێ لە جێی سەخت زیاتر دێ وای جا کوردستانێکە لە وڵاتانی هەر زۆری لێ ڕوێ هەموو شاخە بەزانام هەموو گوندێک قەزوانی لێوانە زۆرمان ماوە بگەین ناوەڵا زۆری نەما زۆر نەما هەردووکیان مناڵی خۆتن بەڵێ هەردووکەون بەس ئەوە عەبدوڵڵا داچی جیاوازە چۆن دایکی جیاوازای مێردەکەت ژنی تری هەیە بەڵێ چەند ژنی هەیە بۆ وەڵا بە من داسێ سێە باشە باوکە سێ ژنی هەیە ئەتەسم تۆش بۆ تەمابی سێ ژن بێ زاگە ڕێککەوی لەونە خۆ بەدڵێتی ناوە نابی بینی ئەوە نابیڵە نابینی بۆ بەس یەک ژن ڕاستەکەمی ژەڵە مێژن سێ دانین لێرە شەرتی ڕێککەوتنە ڕێککەوتن نابی سێ ئافرەتت لەگەڵە شەرتی ڕێککەوتنە تۆ چەنەم ژنیت وەڵا من دوامە پێت نەخۆش نەبوو کە دانێکی لەسەر هێنای بەخوای نەخۆشیش بی چەکرێ نە بەخوا گەشتی نێ نا بەس ئەوە دوو ئەوەی هەیە دوو زۆری هەیە ئەوە بنەوشەیە ئەمە بنەوشەیە ئەوە بنەوشەیە چۆن نەزانیەوە بنەوشەیە ئەوە دنچی ئەو دنکانەی وردە ئیدیکە دنچی گەورەترە ئەوە ئەرێ وەڵا گەورە نابێت بۆ ناو ماستا و یادۆ پڕ لە سەهۆڵی سەهۆڵ ساردا بیرم نەخسەکە پڕ لە سەهۆڵ بێ ماسانانیش بەس ئەوەی ئەخواتەوە ئاوێستا بووزار لە تشاتیشی دەکەی قەزوان ئارێ وەڵا ئەمەشی گەورەترە ئەمەیان بنەوشەیە جۆرەکەی دیکە چۆنە جۆرەکەی دیش حینەن بزدەبت ئەوێ بەس ئەو دنکانە گەورەترە کامیان خۆشترە بنەوشەیەویتر هەردووک ئەوە ئەوە خۆشترە زیاتر ئەوە ناسکترە ناسکە زۆر باشەوە کە دوای ڕقەبێتە وشکە بێ کە لە بازاری کردنی خۆی تۆ کڵە سەوزەکەی پێوەیە ئەوە هەرەوەیە کە ڕقەبێتەوە ناوەێ دارەکە ناوەرێ تا بارانە چی بە قەوەتی لێ نەدا ناوەرێت کەی بنێشتی لە دەری هەموو کات یاوەرزی تایبەتی ئەزای کوێستا بنێشت وابزان پایدارەکەینا بە داسی ئەوەیە کەم ناو بنیانوت بریناری مەکەن ئەگری گریانەکەی بنێشتەکەیە زۆر زار قۆدی لە بندا ئەنێنیان بە قوڕی ئەوەی لۆچە ئەکەن قۆدی لە بندارەکەی زە ئەو بنیشتە دیتە ناوێ خۆشە بنێشتی کوردی ژوەنیە جا پۆش بۆیە پێشەڵێن بنێشتی کوردی دارەکە شەر کوردیە کوردستان زۆرترین داری قەزوانی لێ ڕێوازم لەمە گوندێکەیە جا بێژگە لەوەش لە باکووری ئەفریقاش زۆرە بەڵام هەر ناگا بە کوردستان لەوێ لە هەنێ دارستانی بەرزەوە لە شوێنی بەرزایە وەکو 600 مەتر بەرزن وابزانم ئەوش بەکاردی ئەوە لۆ سوکەری ئەو گەڵایە کوریڵاکەی خۆشی بۆ مەعیدە زۆر باشەڵەن وەنیە بۆ مەعیدەی زۆر باش ئەو جا بنێشتەکەی ئاوی بنێشتەکەی یا ئەوە خۆی قەزوانەکە خۆی لۆ ماحیدەی قەزوانەکە هەموو زۆرەکانت بردوو بۆ لای خۆت ڕای کێشاوە ئەم لقا لەکوێ دیتەوە زۆری پێ ئەڵی ملوانکەیە زۆر جوانە دەنکی ورد تەسبیحیشی لێەکەن ئارێ وڵا ڕات تەسبیحی زۆر لێ ئەکرێ لەوەی هەتا تەسبیحی قەزوان بەخوای نیمە بەس باوم هەیە مۆدێلی نەماوە تەسبیح بابا مۆدیلیا هەیە قەزوان لەگەڵ پێرەمۆردا تۆ بەکاری نانیە ناوەڵا من تۆ زنجیر بەکارێنی هەرۆڵا ئێستا زنجیر زنجیر دەم لایە زاو دەستبیعار ڕوونی ئەوەیە لێدەنەوە زۆر جوانە بی ڕۆنەکەی خۆی چی لێ نەترسی بڕک تۆ لە دێرگەڵاژی لای هاوار چۆن لە مانگە ئاترسی ئەخرە من ناتمە ناوێدا بە زۆری داکمەچی لەبەر هەندێک ئەم دەترسێن چەکەت لە مانگا دەترسی ئارێ وەڵا لە مریش شێشە ترسی ئەترسم خۆشت دەیترسی نا وەڵا من نەترسم من بەخۆ گاوانە ئەی تۆ لێیان ناترسی بەخوا منیش لێیان ناترسم تاکە عەبدوڵڵا بڕەچیان لەوە لێ خوڕە عەبدوڵڵا ڕای کرد تۆزە دانیشین دانیشین شەمە بێت تۆ لێرە بۆ تۆ دانیشە چاکمان لێ کردوتەوە خەریکە سەبەتە پڕ دەکەین تەسبیحی لێ دروست ناکرێمەیان وەنیە جارێ شک بێتەوە گەورە بێ وەنیە ئەوە بنەوشەیە دەبی قەزوان بی قەزوان نییە با بەس ئەوە ناوەکەیان جیاوازە ئەوە دنچی گەورە نابی خۆی گەورە نابێ گەورە نابی دنچی نابی لۆ قەزوانی نابی ئللا لۆ ئەوەی دەستبیحی ئللا قەزوانە کابی دنە گەورەکە گەورەکە دنە گەورەکە
جا بۆچی ساری ئەو تەسبیحەکانەوە گرانە جاری وایە 20 وەرەقە 15 وەرەقەی پێدەن خەڵک دارکوونکەرە دوو زۆری هەیە یەک دەستکردە یەکی باڵندە ئەیکە چی دارکوونکەرە ئیندارەکە کوونەکە نانا ئەوە تەیرەکە تەیر ئەو قەزوانکەی نەخش ئەکە جا ئەوە گرانترە برینداری بێتەوە ئەو کات بەڵێ هەنێکی ژوێن بەدەستێکن وەنیە ئەوی بەدەستشەکەی ئەوەی ئەو تەیرە ئەیکە ئەوە ترە یعنی گرانترە دەگمەنترە من ئەوە زانستێکەشی پیستاسیا ئەتلانتیکایە دارەکان تا 7 متر بەرزە بنەوە لە هەنێ شوێنیش زیاتریش جا هەنێکیشیان هەیە ئەوە لە زۆر کات لە شوێنە زۆر سەختەکانی بینی زۆر قەدیان پانە ئەوانە 200 ساڵیان پێویستە تاوەکو ئەو دارە دەبێتە 1 متر جاجگە لەوەش ئەو دارە بۆ ئەو گرنگە کە ئەرز پتەوە هێڵێتەوە لە زۆر وڵاتەکان بۆ ئەو بەکاردێت کە ئەرزی پێ پتە بکەنەوە ینی وای لێکە کە بوومە لەرزەکەم کاتەوە زۆر شتی دیکە هەم دەوروبەرەکەی خۆشی سەوز دەکات ئەو سیفاتەشی هەیە ئەو دارە گرنگی زۆری هەیە لە زۆر شوێن بۆ خواردنی زۆر جۆرا و جۆر بەکاری دێنن دەیکەنە دەرمان ئێوە بۆ چی بیستوتانە والله ئەمە لۆنا و تورشیاتی لۆنا و ماستا و دۆ ماهی دەش باشە ئەکوتن هەندێک کەسە کوتی سوتانەکە چۆنە ئەوەی چۆن نەزانی بۆ سوتانێ باشە بۆ سوتانەکە چۆنە وەڵاهی سوتانەکە ئەگەر کەسەک جێکی سۆتە قەزوانەکە هیشکە بۆچی شک بۆوە بە هیچی ئەوە لەسە ئاگری لە ناو مەقری ئەوەیەکەن بڕکسۆریەکەنەوە جاوجا ناو حەسارەیە بکەن ڕوونەچیەکە ئەو ڕوونەی سۆتانی باشە شوێنەکەشی لابە هیچ دیار ناکە زۆر باشەوە بۆ زۆر شتی دیکەش باشە جا بە چەندی شێوە خوڕێت یەکەم جار ئەوە بەتەڕی خێتە ناو ماستا و شتیوە دواتر دەتوانی بەڕقیەوە سوێر بکرێ هەر دەخورێ بە نەرمی دەخورێ بە گەرمی دەخورێ بە شێوەیە دەخورێ بێزگەلەوە قاوەشی لە دروستەکەن قاوەیەکی کوردی زۆر بەنێوبانکەیە بە تایبەتی لە باکووری کوردستان زۆر بەکارێنن قاوەی قەزوان ئەوەش زۆر خۆشە پێڵێن کوردیش لاتێ ئەوەندە کەس ئیوە بەتەڕیش ناوم جەمی دێنێ هەرە گرێت خوا ئارێوەڵە ناو سویرا و شتیوە توی چی لێکە وڵی لۆ تورشاتی بەکاردینەوە هەندێک ئیوە هەر لۆ ماستا و دۆ شتی بەکاردینەوە بەزستانی شا ماستاوت هەبێ بە قەزوانەوە جا بنێشتەکەشی بەخوا بەتانەوە بنێشتەکەشێکاوەکە بۆ مایدەکە زۆر خواردێک تۆز لێتە بنێشی کوردی خۆی هەمووی حەلەکە ئەڵی 2 ساعت پەرکێت کردووە جاران وەک سامانێکی داریش ئەو بەکاردەهێنرا زۆر شتیان لێ دروستە کرد ئەشیای ناوماڵ شتی وە تەنانەت بۆ خانوشت بەکارەهێنرا لەبەرەوە دارەکە لە زۆر وڵاتەکان بەرەو کەمی ڕۆی زۆر باش مادەم بالێکینەوە بڕۆین کەمان حازرە ماشەڵڵا ڕازاوەیە دەستی کابانەکان خۆش بێ اینجا لەبەری ڕەمەزانیشە طبعاً هەمومان حەزەکەین زۆر بخۆین جا سفرەی ڕەمەزان یان سفرەی کوردی بێ کۆلای کوردیش نابێ دۆی کوردی اینجا قەزوانەکەشی تیا بێ ئەوە هەر تەواوە نیە تەواو هەم هەزم یەکە و هەم بۆ مەعیدە باشە و بەسەبا بۆ ئێوە تێکەم یەکەم جار ئێمە دەست پێ بکەین بەستە یان زیاترە خۆی وەڵا حەزێکە قومەکە شتی قاوم بە تێکردوونێکی تۆزەکە هەندیا تێکردە زارە بینی ئەگنێوی زگ نابینی تا لە بەردەست خۆمانە ئێستا تێکەینەوە جا ئەو قەزوانەوەی خۆشە ئەم قەزوانە بەهاریەکە کاوا نایخۆی یەک تەقی زۆر خۆشەکە لەفەرمون تێکەم خۆن هەرچەنە دوی بە قەزوان بەنانیشەوە خۆشە جاران زۆرمان خوارد ئەوەڵا خۆشە قەزوانەکە زۆر تامێکی تایبەت بە دۆکەشە بەخشێ ئەتوانی بخەیتە ناو زەڵاتە یان بخەیتە ناو ترشیاتیش قەزوانەکە سوودی تەندروستیشی زۆرە دکتۆر بەدر پێتان ئەڵێت دەمێ باس لە قەزوان بکەم قەزوان وەکو خۆی کە وەکو میوەیەک یان با بڵێن وەکو یەکێک لەوانەی کەوا لە بەریدار دەخورێت و هەروەها خەزداری قەزوان خۆشی بنیش دروست دەکاتن من دەمێ ئەوڕۆ باس لە سوودی قەزوان بکەم قەزوان
یەکێکە لەو با بڵێن ئەو میوانەی کەوا کە لە کوردستان ئێمە کە هەمانە لە دێر زەمانەوە کورد خۆی بە خاوەنداریەتی قەزوان دەزانیتن لەبەرەوەی ئەو دارێکی بەربڵاوە و بە شێوەیەکی خۆڕسک لە کوردستان لە هەموو ناوچە شاخاویەکانی کوردستان هەم لە هەورەمان و لە باڵەکایەتی و لە هەموو شوێنەکانی کوردستان دەڕوێتن. تەمان قەزوان یەکێک لە سوودە با بڵێن بەهێزەکانی کە ئێمە وەکو جادەرمان کە باسی دەکەین ئەویش ئەوەیەکەوە کێشەکانی با بڵێن گەدە بەگشتی هەم لە هەرسکردنی خۆراک و هەم لە برینی گەدە و هەم لە ترشەڵۆکی گەدا بەگشتی واتە وەکو دەرمانێکی بنەڕەتە بۆ چارەسەری کێشەکانی گەدە ئێمە بەکاری دەهێنین و هەروەهاش دەتوانین بڵێن یەکێکە لە چارەسەرە بەهێزەکان بۆ نەخۆشیەکانی قۆڵۆن واتە ئەوانەی کە نەخۆشی قۆڵۆنیان هەیە کە برینی قۆڵۆنیان هەیە یان با بڵێن غازاتیان هەیە کێشەی قەبزیان هەیە ئەوانە بەگشتی وەکو چارەسەرێکی بنەڕەت ئێمە بەکاری دێنین دەتوانین ئەوانەی کە با بڵێن نەخۆشی قۆڵۆنیان هەیە سوودێکی تایبەتی لێ ببینین. هەروەها قەزوان با بڵێن یەکێکە لە با بڵێن ئەو جیادەرمانەی کە ئێمە با بڵێن بەکاری دێنین بۆ لە نەهێشتن و لەمانی کرم واتە ئەوانەی کە کێشەی کرمیان هەیە دەتوانن شەوانە پێش نووسن قەزوان بخۆن چ وەکو خۆی با بڵێن دۆشاوی قەزوان یان وەک خۆی قەزوان بیخۆنیان بە هەر شێوازێک لە شێوازەکان ئەتوانن بیخۆین. هەروەها دەتوانیت بڵێن قەزوان وەکو بەهێزکەری مێشک وایە ینی دائیمەن ئەوانەی کە قەزوان دەخۆن دائیمەن زاکیر و بیرکردنەوەیان بەهێزە و هەروەها پارێزگاریش لێ دەکات لە چ لە نەخۆشی لە بیر چوونەوە. هەروەها قەزوان دەتوانێت بڵێن وەکو با بڵێن چالاکەرێکە بۆ جگەر و هەروەها چالاکەرێکە بۆ گورچیلا و چالاکەرێکە بۆ سیەکان و هەروها بۆ کێشەی ڕەبۆشکەواتە قەزوان دەرمانخانەیەکە بۆ لاشەی ئێمە بە تایبەتی بۆ نەخۆشیەکانی با بڵێن ناوەوە بە هیوای سود و سەلامەتی بۆ هەموو لایەک.